ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری کۆمەڵێک کەسایەتی باش کۆمەڵێ خەمخۆر کە ئێمە هەمیشە بە تایبەتی لە مانگەیە هەمیشە چاومان لێ بووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئەوانیش لیژنەکانی قایمقامێتی سلەیمانیە کە هەر یەکەمان لەوانەیە پێمان خۆش بێتەوە سوپاسیان بکەین چکە بیستومانەکە و ئەرزانین کە بەردەوام وە لە ئێستاە کە جەژنە ئەوان بەردەوام دەوامیان هەیە و بەردەوام گەڕانیان هەیە و بۆ ئەوەی کە بتوانن گیانی ئێمە هاوڵاتیان بپارێزن لە ڕووی ئەوەی کە هەموو شوێنەکان بەسەرەکەنەوە و ئەوەی جێگەی خۆشحاڵیە بە درێژایی مانگی ڕەمەزان بینیمان کە ئەمان بە شەو و بە ڕۆژ کاریان کردووە تاوەکو زیاتر خزمەت بە هاوڵاتیان بکەن زیاتر بگەڕێن بە دوای ئەو شوێنانەی کە زیان بە هاوڵاتیان ئەگەێنێ ئەمان بتوانن چارەسەری بکەن و ڕێگەچارەی بۆ بدۆستنەوە ئێمەش بە خۆشحاڵیەوە ئێستا هەندێک لەو کەسایەتیە بە ڕێزانە کە لە لیژنەکانان میوانداریمان کردن بۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ و لە ڕۆژی جەژنیشا بۆی جەژنە پیرۆزەیەکی گەرمیان لێ بکەین و دەستخۆشیێکی زۆریان لێ بکەین بە تایبەتی ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات کە هەمیشە ویستومانە بەردەوام هاوڵاتیان گیانیان بپارێزێ بەڵام لە ڕێگەی ئەم لیژنە بە ڕێزانەوە بووە بۆیە ئێستا چەند کەسایەتیەکیان لای ئێمە میوانە زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش جژنتان پیرۆز دەستان خۆش بێ دەستان خۆش بێ نقڵەکەشیان بۆ برم جژنتان پیرۆز ئینشەڵا لە جژن و خۆشییا بن زۆر باشە دەستان خۆش بێ هەر وەکو پێشمەرگە ئاسا ئێوە پێویستە هەمیشە ڕێستان لێ بگرین هەمیشە بتوانین هەوڵ بین کە هاوکاری ئێوە بینوەکو هاوڵاتیان کامیشەش ئێوە توتانە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیمان پێوە بکەن باەمە بتوانین کێشەکانتان بۆ چارەسارکەین دەستان خۆش بێ من پێمان خۆشە دکتۆرە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ناوی خۆت و ئەرکەکەی تۆ چییە و وە پیرۆزبای خۆشیش بکە لە جەژنە کاکسەرگۆگیان من دکتۆر پەرز نەخشبندی نوێنەری بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی لە لیژنەی باڵای قایمقامێت پیرۆزبای خۆم ئاڕاستەی جەنابتان و میوانە بەڕێزانە و سەرجەم بینەرانەکەم لێرەوە سوپاسێکی بێپایانی دەستگای میدیای کورساتەکەین کە بەڕاستی هەمیشە بووە بە پردێک بۆ گەیاندنی ئەو ڕێنمایی و چالاکی و هەواڵانی کە لە قایمقامێت و لیژنەکانەوە بترێت بە هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی لە ڕێی پەیامنێرە بە ڕێزەکانتانەوە هەمیشە پاڵپشتیمان بوون و سوپاس بۆ بەڕێستان بەخێبن خاتو شوێنە سلااو لێ بێ و جژنە لێ پیرۆز بێ لێوەش پیرۆز بێ شوێنی عتار نوێنەری کواڵەتی کۆنتترۆلم ئەندام لە لیژنەی باڵا جژنتان پیرۆز جژن لە بینەرانی بەڕێز پیرۆز جژن لە تەواوی مسلمانانی جیهان پیرۆز بێ سپاس بۆ بەڕێستان و بۆ میوانداریتان زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێن سەرچاوان کاک نەورۆز من مقدم نەورۆز ساڵح تۆفیق ئەندامی لیژنەی باڵام لە بەڕێوەبەرە لە قایمقامەتی سلێمانی نوێنەری ئاسایشم من پیرۆزبایەکی گەرم جژنی ڕەمەزان لە ئەگەر مایکەکە نزیکەیتەوە بە تایبەتی لە سەررجەم ئاسایشەکانی بەڕێوەبەراتی خۆمەچکە زۆربەی زۆریان ئێستا لە ئەرک و واجبان و کاری سەرەکییان ئاسایش پاراستنی ئەمن و ئاسایشی شارەکەمان و هەرێمی کوردستانە بە تایبەتیش بۆ ئاسایشی ئابووری جارێکە پیرۆزبایی لە تەواوی خەڵکی سلێمانیەکەم دڵنیایەنەکەینەوەکو ئاسایشی سلێمانی ئێمە تەواو پارێزگاری لە شاری سلێمانی لە ڕووی ئەمنی و لە ڕووی خۆراکیەوە ئەکی دەست خۆش پێجان پێم خۆشە کە باسی ئاسایشی کە لێرەوە ئێمە گەرمترین پیرۆزبایی لە هەموو کارمەندانی ئاسایش بکەین هەم لە بەڕێوەبەرەوە هەتاوەکو هەموو کارمەندەکانی تر بە تایبەتی لەم چەند ڕۆژەی جەژن ناتوانیوانە زۆر بەباشی لە ناو شاری سلێمانی وە لە نوختەی سنووریەکانە کە میوانێکی زۆر ڕووی کردوتەم شارە بەڵام توانیوانە ئەوان شەو و ڕۆژ بەیەکەوە هەمویان کار بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئاسایشی شارەکە هێمن بێت و هیچ گرفتێکمان بۆ دروست نەبێ ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیمانەیە بۆتان جژنتان پیرۆز بێ ماندوو نەبن بەڕاستی ئەرکی ئێوەیە کە ئێستا ئەم هێمنیە هەیە لە ناو شارە بۆ میوانەشی کە زۆر ڕووی تێکردی دەستان خۆش دەستان خۆش بێ فەرموو کاک شۆڕش کاکشان فەرموو شوان معروف ئەندامی لیژنەی باڵا و نوێنەری بەڕێوەبەراتی گەشتگوزاری سلێمانی من لەلایەن خۆمەوە جژنی پیرۆ جژن لە هەموو گەلی کورد و لە مسلمانانی جیهان و لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆزەکەم و لیژنەکانی قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی ئێمە کە ڕۆژانە کە ئیشی خۆمانەکەین بە بەردەوامی کار و چالاکی خۆمان بە پشووەکان بە ڕۆژانی ئاسایی کاری خۆمان کردووە و لە خزمەت ئەم شاری سلێمانی زۆر سپاس بۆ ئێوە فەرموو کاک شۆڕش جژنە لێ پیرۆز بێ و توانای لێرە پەیامی خۆت بگەێنی سپاس من شۆڕش کەمال نوێنەری بەڕێوەبەراتی ڤێتەرنەری سلێمانی لە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی زۆر بەخێر جژن لە ئێوەش و لە تەواوی گەلی کوردستان پیرۆز بێ هیوای ئەوە ئەخوازم کە هاوڵاتیان لە ئارامی و
ئاسایشێکی بەردەواما بژین. زۆر سپاس بۆ ئێوە دووبارە بەخێر بێن سەرچاوان خۆشحاڵین کە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێک نوێن لامان ئامادەم پێم وابێت ئەمڕۆژ ئەرک و بەرپرسیارەتی ترتان هەیە لە کاتی خۆتان گرتو هاتون بۆ لای ئێمە یاخوا بەخێر بێن دکتۆرگیان بێمە لای تۆ با کەمێک واز لە کارکردن لە ناو لیژنەکان و ئەم بابەتانەیە بێنین. پێم بڵێ جەژن لای دکتۆر پەرست چی ئەگەێنێ چی یادەوەریەکی خۆش لە خەیاڵی توە هەیە کە لە سەردەمی مناڵیەوە هەتاوکو ئێستا لە خەیاڵتاما بێتەوە لە جەژنە؟ واللهی لانا خان جژن طبعا جژنی ڕەمەزان جژنێکی پیرۆزە لای سەرجە موسڵمانان و گەلی کوردستان هەموو بۆنەکانی تر بە جژنی قوربان بە نەورۆزەوە بەڵام وەکو یادەوەری بەڕاستی هیچێکی وام لە خەیاڵانیە باشە بۆ کێنە پرۆگرام و قەتیچان لە خاڵانێ دڵنیام قسەی خۆش یادەوەری خۆشتانە هەبوو مدەی ساڵێک ئێمە بۆی ئەم لیژنانەوە چینە هەر مقابلەیەکەوە هەر لیژنە و هەر کاری ئاخر بۆیە ئێمە ئەم ڕۆمانە لەو کەشە تۆزە دەرتان بێنین کەشێکی جیاوازتر زۆر لەگەڵ ئێمەلیلاکەن داریتان بەڕاستی یادەوەریەکی وا لە خەیاڵمانیە بەڵام پیرۆزبایی ئەگەیەنم بە سەرجەم موسڵمانان بە سەرجەم خەڵکی شاری سلێمانی من لێرەوە حەزەکەم یادەوەری خۆشەکە ئەوە بێ پێتان بڵێم کە سوپاس بۆخوا لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزان کە ئەم ڕۆژ لیژنەکانمان لە کار و چالاکیان و خۆشمان دوای ئێرە گەڕینەوە بۆ کارەکانمان لە یەکەم ڕۆژی جەژندا خۆشبەختانە و سوپاس بۆ خەڵکی شاری سلێمانی هیچ سەرپێچیەک لە هیچ شوێنێکا تۆمار نەکرا نە لە ئوتێلەکانە نە لە ڕێستۆرانتەکانە نە لە خواردنگەکانە کەمە بەڕاستی بەڵێ بەڕێز کاگاواتیش لە کۆنگرێکی ڕۆژنەمانی یەکەم ڕۆژی جەژن کەناڵەکەی بەڕێزیشتان ئامادە بوون ڕایگەیان کەەوە گەورەترین خۆشحاڵیەکە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا هیچ شوێنێک نەبوو کەپسوڵی سەرپێچی بۆ بکرێت لە دووەم ڕۆژە لە دووەم ڕۆژدا ئەوەی من ئاگادار بم تەنها ئاگادارکردنەوەمان ناوچکو ئێمە دوو جۆر پسوڵەمان هەیە سەرپێچیمان هەیە کە ئەمە کەسێکە مخالەفەکە حاڵەتێکی ترمان هەیە ئاگادارکردنەوە کە تەنها ڕێنمایی ئەدەین بە خاوەن شوێنەکە کەم تەرخەمێکی بچووکی هەیە تەنها بە پێدانی ڕێنمایی کارەکەی ڕێگەخین و تەواو سێم ڕۆژ جارێ ماوێ لەنە ئاماریەوێ ئاماری بەسەر چاو اینجا حەزم کرد هەر بە کورتی باسێکی کاری لیژنەکان بکەین ئێمە لیژنەی باڵین لە قایمقامەتی سلێمانی وەکو یەک تیم کارەکەین بەڕاستی بە سەرپەرشتی خودی بەڕێز قایمقامی قەزای سلێمانی کاگاوات خۆشەی سیمان بۆ لێرەوە جەژنە پیرۆزەشی لە یەکەین بەڕاستی کاگاوات هەر سێ ڕۆژەکەی جەژن لەگەڵ ئێمەیە ئەرک و داوامدا دەبێت و لەواچێ هەنێ جار کێشەکەمانەوە بێت کە پێش هەموو کارمەندێک هەموو ڕۆژێک لەوێ داوامەکە ینی پێش ئێوە لێ دواکەوتنی ڕۆشنەوەی ڕاستە ئەمە لە جەژنی ڕەمەزاندا هەر سێ ڕۆژەکە وکەوتم لە ئەرک و واجبدا دەبن لیژنەکان ئەم سیهۆژ لیژنەیە پێکاتون لە زیاد لە 270 کەس کە سەرجەمیان نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتیەکانی خۆیانەکەن لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە بە سوپاسەوە لە سەرجەم لیژنەکانە نوێنەریان بۆ دابین کردوین بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ئەویش بە سوپاسەوە بەڕاستی هەمویان لە ئەرکدا دەبن لە هەرسی هۆژ لیژنەکەشدا نوێنەریان هەیە برایانی پۆلیس و سەرجەم لیژنەکانی تر کوالیتی کۆنتڕۆڵ ڤێتەرنەری گەشت و گوزار بەرگری شارستانی و لێرەشەوە پیرۆزبایی لە بەڕێز کاک لەشکراکەم سەرۆکی لیژناوەشەکانی قایمقامەتی سلێمانی کەس بەڕاستی بۆی ئیلتیزاماتێکی خۆیەوە نەیتوانی بەشدار بێت لەم بەرنامەیەدا ڕێزمانەیە بۆی ئەو هەمیشە لەگەڵمانە بۆ پرۆگرامی ڕۆژێکی اینجا ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پلانێکی تۆکمەماندانا بۆ بەسەرکردنەوەی شوێنەکان خۆتان بینیتان لە کەناڵەکانەوە کە 24 کاتژمێر حەو ڕۆژی هەفتەکە بە جمعاوە بە پشوەکانەوە لە ئەرکدابوون هەرسی و هەژ لیژنەکە و هێڵی گەرمی قایمقامێتیش کە زۆر جاڵاوان کردوتەوە لە پیجەکان و لە کەناڵەکانە 1970 کە 24 کاتژمێر ئەم هێڵە لە سەرخەتین بۆ ئەوەی سکاڵای هاوڵاتیان وەربگرین لە هەر شوێنێک لە ناو شاری سلێمانی و دەوروبەریدا و لە ڕێی پێیجی فەرمی قایمقامێتی سلێمانیشەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەوێشەوە سکاڵای هاوڵاتیان وەردەگیرێت لەسەر شوێنەکان جا بەڕاستی من بۆی جەژنەوە حەزەکەم شتێک باسکەم لیژنەکانی قایمقامێت تەنها ئەرکیان سزادانی شوێن و ئەوە نییە بەڕاستی ئێمە دەستخۆشیشمان هەیە لە شوێنەکان ئێستا لە یەکەم ڕۆژی جەژندا سەردانی ئەو شوێنانەمان کرد کە سەرپێچیان نەبوو کە هەمویان کارەکانیان بەڕێکی بجێبەجێ کرد ئێمە دوای جەژن ئینشاءالله بانگشتیانەکەین و سوپاسنامەیان پێشکەشەکەین بە ئەو شوێنانی کە هیچ سەرپێچێکیان نەبووە تا ئێستا وەکو ئامارەکەی کە بەڕێزی شباسەکرد نازانم ئێستا پێتان بڵێم زۆر باشە با دەختێک گفتوگۆ لەگەڵوانە چینە لای خاتوشێنێ زۆر بەخێر بێ جارێکی تر ئێمە دەستخۆشی لەکەین وەکو خانمێک لەگەڵم بەڕێزانەیە لە کارکردنای لەوانێت هەندێک ئەرکی ماڵ و خێزان و ماندووبوون لەوانەشە زۆر جارم ئەرکەی تەش لەسەر تۆ قورستر بوو بێ تۆ وەکو لیژنەکان
چۆن لەگەڵ ئەم هاوڕێیانەتا بەشدارە بن بۆی کە بتوانن زیاتر ئێمە متمانەمان لا دروست بێ ئێمە ناگەڕین بۆی کە هیچ کەسێک بێتاقەتکەین یان نانی هیچ کەسێک بوەستێنین بەڵام ئەگەڕین بۆی کە باشترین ژیانمان هەبێت تۆکو خانمێک چۆن لە کارەکەی خۆت بەردەوام طبعا بە سوپاسەوانێ بۆ هاوکارەکان بۆ هاوپیشەکانم سوپاسیانەکەم کە زۆر هاوکاری من بوون کە من خانمێکم لە نێوانیانە سوپاسیانەکەم ئێمە وەکو لیژنەکانی قایم قامێت بە بەردەوامی گەڕان و بە دوواداچوونەکەین بۆ هەموو ئەو سێکتەر و شوێنانی کە پەیوەندی بە تەندروستی و ژیانی هاوڵاتیانەوە هەیە 38 لیژنەین هەر 38 لیژنەکە بە بەردەوامی کار و چالاکیان هەیە بە پێوەستان لە بەیانی ئۆهتا 12 شەو تا درەنگانی شەو بە بەردەوامی کار و چالاکیمان هەیە سوپاس بۆ خوا کە هەمویان دڵسۆزانە ئیش ئەەکەن دڵسۆزانە خزمەت بە هاوڵاتیانەکەن لایەنی تەندروستی لایەنی کواڵێتی ئەو کاڵە و شمەکانی کێتە هەرێمەکەمانەوانێ سواز بخوا زۆر دڵسۆزانە کارەکەن زۆر باشە دەستان خۆش ببێ بەردەوامیتان جامن بەڕاستی پێم خۆش نییە قسە لەسەر کار و چالاکی لیژنەکان بکەن چونکە بەڕاستی جێدەستان دیارە ماندوو نەبن دەستان خۆش بێ ئەوە ئێوە توانیتانە دوکان و شوێنە گشتەکان ئەو شوێنانی کە ئێمە کاڵا و پێداویستی ڕۆژانەمانی لێ یەکڕین بە دڵنیایە و بەبێ دوو دڵی لێ بکڕن یا خوا دەستان خۆش بێ تۆ چی یادەوەرێکی خۆشتەیە ئەم سێ ڕۆژی جێژنا لە هەر سێ ڕۆژەکە لە کارکردن بوون پێم وابێت چۆن فریای بۆ نمونە سەردانی کردن کەوتی چۆن لەگەڵ ماڵ و مناڵە بەسەرە برد والله ڕاستەکەی بە سەردانم نەکردووە تەنها دایکم و باوکمم بینیەوە فریا هیچ سەردانێکی کە نەکرد هەر بەردەوام لە ئیشکردنا دەی زۆر سپاس باش لای کاک نەورۆز بێگومان ئێوە وەکو ئاسایش ینی بەردەوام ئەم لیژنانە وەکو پزیشکە بەڕێزەکان ئەو خانمە لە کارەکەی خۆیان پێویستیان بەوەیە کە پشتێکیان هەبێ بۆی کاسنە هەر شوێنێک بۆی کاسنە هەر چێشخانەیەک ئۆتێلێک یاخود دووکانێک پشتیان بە ئاسایشەوە بێت بۆی کە بتوانن کارەکانیان بەباشی بکەن ئێوە چۆن لەگەڵیانە بەردەوامن بە شانازیەوە ناڵم بەرەبەراتی ئاسایشی سلێمانی پشتوپەنای لیژنەکانە بە تایبەتی و لە سەررجەم لیژنەکانە ئاسایشیان بۆ داناون بۆ ئەوی خوانەخواستنە لە ڕێی بڵێن تووشی کێشەیە شتیان نەبنەوانەوە چەنە شتی واشمان زۆر بەکەمی بۆتەوە خەڵکەکە خۆی متعاونە بەڵام ئێمە باشێکی کەش باسکەین تەنها لیژنەکانیشمانی ئێمە لە بەڕێوەبەراتی ئاسایش سلێمانی بازگەکانیشمانەیە کە بازگەکانیش کە ڕێگرێکی تەواون لەگەڵ قەزاکانمان هەیە قەزاکانیش کە بە دەرەوەی شارەوانەوە چی مەوادێک بگیریا شتێ بگیرێت ئەینێرن بۆ بەڕێوەبەراتیمان لە ڕێی بەڕێوەبەراتیشمانەوانێ ئەنێرێتەوانێ بۆ قایم قامێت لەوێ بۆ ئەوەی لە ڕێی اختصاساتی خۆیانەوانێ ئەگەر پەیوەندی بە تەندروستیەوە هەبێ ئەگە پەیوەندی بە بڵێن مادی بەسەرچوو و کوالیتی وانەوە هەبێت لێوانێ بۆی بڕیاری تەندروست ڕاستگۆیان ڕاستی بڵێن بڕیارێکی تەواوەتی بدرێ ئەگەر پێویست بکە ئەیرێ بە یاسا و بەوانە ئەگەر پێویستیش نەکە هەر لە ڕێی قایمقامەتی سلێمانیوانێ بڕیار ئەیلێتە بڵێن ئەوە فەحسی فیزیاییە و لەگەڵ فەحسی کیمیاییمان هەیە ئیتر بڵێن ئەوەی کە بڵێن ناڵم ئێمەش وەکو ئاسایشی سلێمانی بە تەواوەتی پشتگیری و پشتگیریەکی تەواوی لیژنەکانی قایمقامەتین و بەڕێوەبەراتیمان سڵ ناکاتەوە لە هەر کەسێ لە هەر شوێنێک ئیشی کاری یاسایی خۆمان دەستان خۆش بێ دەستی بەڕێست و دەستی هەموو هاوکارەکانت خۆش بێ بەڕاستی بچینە لای کاکشوان بەڕێستان وەکو نوێنەری گەشت و گوزار لەم ڕۆژانەی جێژنا هیچ ئامارێکتان لایە بۆ نمونە چەند گەشتیار هاتووە بۆ هەرێمی کوردستان بەتایبەتە بۆ شاری سلێمانی ئەگەر میوانێکی زۆر بەدیەکرێ ئەو ئامارێک کە من وەکو بزانم هەتا وەکو ڕۆژێ پێشجەژن نزیکی 30,000 گەشتیان ڕویان کردوتە شوێنە گەشتیارەکانی ناو شاری سلێمانی و بە خۆشحاڵیەوە هەتا بێت زیاتریش کردووە گەشتیار زیاتر و زیاتر بێ هەڵەکشێت ئینشاڵڵا لە ڕۆژانەشە لەوانەیە بەڕێوەبەراتی گەشت وزاری سلێمانی ئامارێکی فەرمی ڕابگەندرێت لە ڕێگەی کۆنفرانسێکەوە دەستان خۆش بێت بچینە لای کاک شۆڕش ئێوە لەگەڵ لیژنەکانە یعنی بۆ نمونە بۆ سەردانکردنی شوێنێک پێشتر لە ڕێی تەلەفۆناتەوەیە کە بتوانن ڕێک بچن بۆ شوێنە یاخود پێشتر ئێوە چەند جارێک چاودێری و شوێنەتان کردووە تاوەکو ئەم شوێنە بەباشی کارەکانی خۆی جێبەجێ نەکرد و ئەنجا سەردانیەکە ڕاستیەکەی سەردانکردنی لیژنەکان بە پێی پسپۆڕیە زیاتر و ئەگەر پەیوەندێکی تەلەفۆنی هەبێ بۆ هێڵی گەرمی لیژنەکان ئەوە ئێمە لێکۆڵینەوە ئەکەین لەسەر ئەو بابەتە ئایا ئەم شوێنێکە سکاڵای لەسرە پەیوەندی بە چێ لایەنێکەوەی لایانی تەندروستیەوە هەیە یا لایانی کواڵەتیەوە هەیە یا لایانی گەشت و گوزاریەوە
ئەگەر ڕەتی بە هەرچێک لەمانەوە هەبێ ئێمە ئەو تیمێک لەو تیمەڕە ئەسپێرین سەردانی ئەو شوێنەکە لە لایەنێکی تریشەوە لیژنەکان کە ئەچن بۆ شوێنێک یا سەردانی شوێنەکەن بە شێوەیەکی هەڕەمەشی ئەڕۆن ینی شەرنی ینی تهدید کراوە بێ ڕێک بۆ شوێنێک بڕۆی احتیمالی هەیە بۆ نمونە بۆ ناوچەیەک بڕۆی لەو ناوچەیە چەند شوێنێ بکەیت 10 شوێن یا 12 شوێن بکەیت ئەوە بۆی بزانرێکە تیمێک هەیە یا ستافێک هەیە کە ڕقابێ ینی چاودێرە بەسەر شوێنەکانەوە کە زانرا کە ئەو شوێنە ڕقابێک هەیە بەسەرەوە بێگومان سەڵەکاتەوە لەوەی کە پابندی ڕێنماییەکە کاتە هاوڵاتیان کاک شۆڕش پێم بڵە هاوڵاتیان تا چەند هاوکاری ئێوەن ئێوە بەتەنها لە ڕێگای سکاڵاکانەوە زۆرترین سەرپێچیتان تۆمار کردووە یاخود ئەم بابەتیان چۆنە بەڵێ نا بەڵێ سکاڵاژ هەبوو و شێوازی تریش میکانیزمی ئیش و کاری لیژنەکانیش هەبووە ئەوەی کە زیاتر پەیوەندی بەوەیە کە هاوڵاتیەک سکاڵا ئەکە ئێمە سەردانی ئەەکەین متابعی شوێنەکە ئەکەین هەندێک جار فعلەن وایە ئەم شوێنە سەرپێچی هەیە مخالەفەی هەیە خواردنی نەشیاوی هەیە خواردنی کاڵایەکی ماوە بەسەرچوو هەیە هەندێک جارج بەداخەوانی ینی زانیارەکە هەڵەیە شێوازەیە بوونینە زیاتر ئێمە پاڵپشت ئەبین بەو کەسەی بەو لیژنەی کە سەردانی شوێنەکە ئەکا ئەو شتەی بینیوە یا نەیبینیوە زۆر باشە دەستان خۆش بێ دکتۆر ئێمە لای تۆ زۆر کات بۆ نمونە کاوەی ئەیبینی لە تۆڕە کۆمەڵایەتەکان یاخو لە تیڤەکانە کە ئێوە ئاماژە بە شوێنێکێن کەم شوێنە ڕاگیرەوە بۆ ماوەیەک تاوەکو بتوانێت کارەکانی بە باشتر جێبەجێ بکات لەگەڵ ئەوەی کە شوێنەکە هەستەکەن ئیتر تاو کارەکانی زۆر بە باشی جێبەجێ ناکە و ئەو کەلوپەلوشتومەکانی کە هەیەی خراپن لەگەڵ ئەوەیە تا چەند ڕێنماییێنێ کە ڕێگایەکی باشتر بگرێتە بەربووی کە جارێکتر بەردەوام بێ لە کارکردنی خۆی خۆ مۆستانە لەوانەیە تر وەستانێ نەبێ بۆ تاوی ژیانی ئەو ئێوە تۆن هاوکاریەکەن کە هانی بن باشتر کار بکات بۆی کە باشترین پێشکەش بکات بەڵێ کاک سەرکۆ ئێمە وەکو پێشتر ئاماژەم پێ سوڵەمان هەیە ئاگادارکردنەوەی ئەوەی ئەوەی کە بانگێژەکرێ بۆ قایمقامێت لیژنەی تایبەتمان هەیە بۆ بابەتە خواردەمەنیەکە ئوتێلێکە هەر شتێکە چکە سەرجەم سێکتەرەکانی ناو شاری سلێمانی بەڕاستی لیژنەی تایبەت بەخۆی هەیە ڕێنمایی پێ ئەدرێت کە ئەگەر دەستی کرد بەم کارانەی ئەمە ڕێنمایەکانێتی لە تەندروستیە لە قایمقامێتی سلێمانی لە بەشی مۆڵەت هەتا ئاخیری لە حاڵەتێکی وەکوی جەنابتا کە پسوڵەی سەرپێچی بۆکرێ ئێمە لە پسوڵەی سەرپێچیشە جارێکی تر ئاگادارکردنەوەمان هەیە بۆ کەسێک ئەگەر یەکەم جاری بێ ئەو مخالەفەیە خودە و سەرپێچی کرد بێ بۆ جاری دووەم غرامەمان هەیە پێبژاردن غرامە ئەکرێت بۆ جاری سێم داخستن ئەکرێت داخستن دووبارە داخستنی بۆ ئەکرێتەوە لە ئەخیردا بەڕاستی دوای ئەم هەمووە پسوڵەیە ئەگەر پابند نەبێت ئێمە ناچارین ڕێگا بگرینە بەر بەشی یاسا کە بەڵێنامەی یاسایی لای دادنووس پێ بڕاکەینەوە و لە جارێکی ترە ئەگەر سەرپێچی تۆمار بکاتەوە بەڕاستی لە بەشی یاساوە چەند جارێ هۆشیاریە نەبووی وشیاری ئەدرێت دوای ئەوەی کە سەرپێچیەکان ئەکرێت ئاگادار ئەکرێتەوە غرامە ئەکرێ وەکوتم داخستن بەڵێنامەی یاسایی ئەگەر هەر پابند نەبێت بەڕاستی ناچارین لە بەشی یاسای قایمقامێتەوە ئەدرێ بە دادگا واتە یەکەم جارێک سەر هەڵناسم بۆی کە شوێنەکە داخن نەخێر دوای چەند جارێک ئاگادارکردنەوە دوای چەند جارێک سەرپێچیکردن اینجا داخستنەکانیش بەپێی ڕێنماییەکان جاری یەکەم بۆ نمونە 3 ڕۆژ دابخرێت جاری دووەم داخستنێکی درێژتی بۆ ئەکرێت لە پاشا دایتر ناچارە بین کە بەڵێنامەی یاسایی لای دادنووس پێ بکەین زۆر باشە دەستە خۆش بێت دکتۆر پێشتر ویستت ئامارێک بخەیتەوە ئامارە تایبەت بوو بەچی ئەگەر لانەخان لە مای ڕەمەزان ناوەکو باسم کرد بە سەرپەرشتی بەڕێز کاگاوات قایمقامی سلێمانی پلانێکی زۆر تۆکمەدان راوەکو جەنابتان ئاگادارن بۆ سەردانیکردنی شوێنەکان بۆ ڕێگریکردن لە ساختکردنەوەی هەنێک کاڵا و خۆراک و شتومە کە لەو مانگە پیرۆزەدا هاوڵاتیان زیاتر سەری تێدەکەن وەکو خورما و کۆگای ئەمبارکردنی خۆراکی تری ڕۆژانەی هاوڵاتیان سەردانەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا نزیکی 8,000 شوێن بەسەرکراوەتەوە لە ڕێی هەرسی و هەژلیژنەکەەوە لەم 8,000 پسوڵەی سەرپێچی کراوە بۆ 825 شوێن لەم پسوڵانەی کە بۆیان کراوە 550 شوێنیان ئاگادار کراونەتەوە ڕێنماییان پێدراوە کۆی جەنابە کاکسەر کۆ باسی کرد ڕێنماییان پێدراوە 122 شوێن داخستنی بۆ کراوە لە مانگی ڕەمەزاندا 12 شوێن دراوە بە دادگا لە بەشی یاسای قایمقامێتەوە 52 تەن مەواد و خۆراکی بەسەرچوو کە شیاوی بەکارهێنانیە لە ڕێی لیژنەی تایبەتی قایمقامێتەوە تەلەف کراوە غرامەکردن 48 ملیۆن و 250 هزار دینار غرامە کراوە دکتۆر ئالەمایانە بابۆستین ئەو پارەی کە
ئەو کەسانەی کە غەرامەکرا یاخۆ وەکو سەرپێچی هەژمارەکرێت ئەم پارەیە دوجار بۆچی بەکارهێنرێتەوە بۆی کە بتوانن زیاتر لە ڕووی یاساییەوە ئەدرێ بەچێ بۆی کە هاوڵاتیان زیاتر لە مەشدڵدیان بێت وەڵا کاکە سەرکۆگیان من بەڕاستی ئیخساسم ئەوە نییە چونکە بەشەکان جیا کراونەتەوە لە بەشی قایم قامێت بەشێکی تایبەتمان هەیە ژمێریاری بەڕێز کاک سەلاح سەرپەرشتی ئەکات بەس وەکو شوێنەکانی تر نازانم بەڕاستی بۆکوێ ئەڕاتەوە بەس بۆ میزانی حکوومەت ئەوەی من بزانم بەڵام بەڕاستی ئاگادار نیم ئەگەر ئەوی لێ وایە باشتر ئەو ئەیتوانێت ڕوونکردنەوە بات توانین لە تەوەریشکە لە ڕۆژێک کاگەشتۆ لەسەرەوە ئامە دەست خۆش بێخات و شوێنێ هەمیشە ئێمە کۆمەڵایەتیان حەزەکەین کە بەردەوام ئەو کەلوپەل و پێداویستیانەی ئەیکڕین کوالێتیکی باشیە بێ بۆی کەمترین زیان بە ئێمە بگا ئێوە کە سەردانی ئەو شوێنانەتان کردووە لە ڕێگەی هەموو شتومەکان خواردەمانیەکان شتومەکەکانی کە تا چەند دڵنیای ئێن بە هاوڵاتیان کە کوالێتیکی باشە ئیتر لە سنوورەکانەوە کە داغڵی ناو شارەکانی هەرێمە بێ و بە تایبەتیش قایمقامێتی سلێمان طبعا ئێمە زۆر جارە و پرسیارە ڕوبەڕوومانەکرێتەوە ئەڵێ بۆچی گەر خاڵە سنووریەکان هەیە بۆچی لە خاڵە سوورەکانی و ڕێگە ئەدرێت خۆراگیان خود باڵێن کاڵای بەسەرچوو بێتە هەرێمەوە من ئەمەوێت ئەو ڕوونکردنەوەی بەم لە خاڵە سنوورەکانە کۆمپانیای پشکنێرمان هەیە لە خاڵە سنوورەکانە کۆمپانیای پشکنێر هەیە هیچ مەوادێک یا خود کاڵایەک نایەتە هەرێمانێ هەتا بەم کۆمپانیا پشکنێراناتیە پەڕ نەبێت و پشکنینیان بۆ نەکرێت واتە یعنی هیچ کاڵایەک بە سەرچووی نایەتە هەرێمەوانێ پشکنینی بۆ کردێت لە ڕێگەی کۆمپانیەکانوانێ و داخەڵەکرێت ئەگەر سەرەتا پشکنین فیزیایشی بۆ ئەکرێت پشکنین فیزیایی ئەو مەوادە بەسەر چوو بێیان تاریخەکەی لە ڕووی بڵێن بەپێی تایبەتمەندی عێراقی نەبێت پاشان داخلی هەرێمە بێت ئەوەی کە لێرە زۆر کاڵامان هەیە بەڕاستی بە سەرچووی هەیە خەڵک جێگەی پرسیارە لە لای خەڵک لە ڕاستیە ئەم کاڵایانە ماونەتەوە لە کۆگاکانە بڕێکی زۆریان ماونەتەوە لە کۆگاکانە کە با بڵێن خاوەن کۆگاکە یان بازرگانەکە بۆی نەفرۆشراوە بەڵام هێشتێتیوانە و پاشان ناچارە بە بەسەرچووی ساغی بکاتەوە لە ناو بازارەکانە ئەمە ئەو ڕێگەیە کە بەڕاستی هاوڵاتیان زۆر پێوەی بێزار بوون هەم ئێمەش بەڕاستی بەڵام من ئەمێ ئەو دڵنیایە بم بە هاوڵاتیان کە هیچ کاڵای بە بێ پشکنی نایەتە هەرێمەوانێ زۆر باش دەستان خۆش بێ ئەگەر کاک نەورۆز دوایین پەیامی خۆتان ئێوەکو نوێنەری ئاسایش لە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی چ پەیامێکتان هەیە لێرەوە بۆ هاوڵاتیان وڵایی بۆ جارێکتریش من پیرۆزبایی جەژم لە سەرجەم هاوڵاتیانی شاری سلێمانی یەکەموانێت و بە تایبەتیش کارمەندە ئاسایشەکان و پێشمەرگە دڵسۆزەکانی ئەم شارەشمان ئێمەش لێرە پیرۆزبایی لێکە بەیەکیان ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی دڵنیایان ئەەکەینەوانێت کە بە یعنی بە تەواو توانای خۆمانەوانێ ڕێگە نادەین کە هیچ مەوادێکی بەسەرچوو یا کارێکی نەشیا و یان کارێکی بڵێن بۆ تێکدانی شارەکەمان ئێمە دڵنیانەکەینەوانێت کە سەرجەم کارمەندەکانمان لە ئەرک و فەرمان و لە هینی خۆیانە دڵنیانەکەن کە بەردەوام هاوڵاتیانی شاری سلێمانی تا چەندێک هاوکاری ئێوەن لە کاتێکا کە هەر بابەتێک بین کە بە نەشیاوی دابنێن بۆ کۆمەلگای خۆمان بەڕێستانی لێ ئاگادار بکەنەوە بۆ خاڵی کەش دڵنیاتان کەموانێ ئێمە 106شمانەیە کە 24 ساعتە 106 کراوەیە و هێڵی گەرمە یعنی ئێمە بەشی ئەفسەری ئەشگرمان ئەمێنێتەوەنە 24 ساعتی و 106مانێت دڵنیاشتانەکەینەوانێت کە هاوڵاتیان زۆر هاوکاری بەڕێبەراتی ئاسایشی سلێمانی لە پێدانی زانیاری دروست زانیاری تەواوەتی جا ئەو لێوانێ ئەگەر تایبەت بێ هەر ئیشە تایبەتە بەی خۆی ئەگەر تایبەت بێ بەشی ئابووری و ئاسایشی ئابووری دڵنیاتانەکەینەوە کە لێوە ئاگادارمانەکەنەوە جا قایمقامەتیش ئاگادارەکەنەوەنێ کە ئێمە کاری خۆمان بە تەواوەتی جێبەجێ دەستەکانی خۆش بێت بۆیەوە لەشتان ساغ بێت کاکشوانە گەربینەوە لای تۆ نەمێ وەکو دوایین پەیامی خۆت بە هاوڵاتیان ئەڵێن ئێمە مانگی ڕەمەزان ئاوا کارەکانمان کرد دوای جەژنیش هەر ئاوا بەردەوامە بن بەڵێ بەدڵنیایەوە ئێمە پێشتریش بەو شێوە کارمان کردووە بەڵام لە ڕووی علامیەوە بەو شێوەیەک دەرمان نەخسوە ینی بۆ شێوە ئەلانمان نەکردووە بەڵێ ئێمە لە دوای جەژنیشەوە بە بەردەوامی وەکو مانگی ڕەمەزان کار دەکەین بەس داواکارم لە هاوڵاتیان بەرچاوڕوونێکی تەواویان هەبێ کە ڕوو ئەکەنە مارکێتێکەوە ئەو مادەی کە ئەیکڕن بە جوانی سەیری بکەن یان کە تۆ سێری مارکێتێکەکەی ئەو خواردنەوە گازی و شەربەتانی کە لە دەرەوە دانراوە تۆ
نەیکڕە کە من نەیکڕم تۆ نەیکڕی ئەو نەیکڕی ناچارە کابرا بێتە ژوورەوە یعنی ناچارە خاوەنەکەی بباتە شوێنێکی تەندروست و شوێنێکی فێنکەوە دامدرێ بەس ئەگە من کڕیم و تۆ کڕی ئەو کڕی ناچارە کابرا هەر بەو شێوەداندرێ دەستان خۆش بێ زۆر باشە دەستی تۆش خۆش بێ کاک شۆڕەش بە ڕێزیشتان وەکو نوێنەری ڤێتەرنەری ئەگەر شتێکی گرنگمان بێ وەکو دوایین پامی خۆت بچێ لێرەوە بڵێ سپاس ئەوەی گرنگە بەلای بەڕێوەبەراتی ڤێتەرنەری سلێمانی و وەکو خودی خۆشم لە ناو لێژنەی باڵای هاوبەشی قادمخانێت خەزای مەڵبەندی سلێمانی هەموو جاروتومانە هاوڵاتی پێویستە ئەو خۆراکی کە ئیخوا خۆراکێکی تەندروست بێ ئەتا ئەو خۆراکی کە ئیخۆی خۆراکێکی تەندروست بێ و کوفەیەکی کەمتر لەسەر حکومە دەکەوێت واتە تۆ کەسێکی تەندروستی کەمترین کەس ڕوو ئەکاتە نەخۆشخانەکان هەموو کات جەختمان لەسەرەوە کردوتەوە کە گۆشتێک و بەرهەمێکی ئاژەڵی زۆر تەندروست بچێتە بەردەست هاوڵاتیان بۆ بەکارهێنان ئێمە لە سنووری قەزای سلێمانی قەسابخانەیەکمانەیە لە قەرەگۆڵ کە قەسابخانێکی فەرمیە بەڕێبەراتی ڤێتەرنەری سلێمانی بە سپاسەوە لێرەوە پیرۆزباییان لێ یەکەم کە لە مانگی ڕەمەزان و پێش جەژنیشە بە ماوەیەکی زۆر بەردەوام لە زیاد لە 12 کاتژمێر بۆ 15 کاتژمێر ئەرک و فەرمانی خۆیان جێبەجێ کردەوە بە پشکنینی ئاژەڵ و پشکنینی ئەو گۆشتەی کە دێتە ناو بازار و هاوڵاتیان ئەیکڕن من لێرەوە بە هاوڵاتیان دەڵێم ئەو گۆشتەی کە ئیکڕیە ئەو بەروبوومە ئاژەڵی کە ئیکڕی لە شوێنێکی فێنکانە بێت و یاخۆت ئەو گۆشتە مۆرێکی تەندروستی مۆری قەسابخانەی پێوە نەبێکم گۆشتە دیارەکە پزیشێکی ڤێتەرنەری و کارمەندێکی ڤێتەرنەری پشکنینی بۆ کرد و لە ڕووی تەندروستیەوە شیاوە بۆ خواردن ئەوە بکڕن نەک کە پێوەی نەبێت بیکڕیت زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە کاک سەرکۆ من ویستم یەک دڵنیایی بم بە هاوڵاتیان ئێمە لە چاو سەردانانی کە کردومانە کاک دکتۆر ئاماژەی پێکە زیاتر لە 8,000 سەردانمان لە مانگی ڕەمەزانە کردووە پسوڵی سەرپێچیمان زۆر کەمە ینی لە چاو سەردانە 825 سەرپێچی بۆ 8,000 ینی ئەمە دڵنیایی بم بە هاوڵاتیان بزانن کە هێشتا ینی ئێمە ئەو سەرپێچیە کەمە بۆ ئەو سەردانە زۆرەی کە کردومانە دڵنیە بن لەوەی کە پارێزراون سپاس بۆ خۆی گەورە پارێزراون و سپاس بۆ بەڕێز قایمقامیش کە زۆر هاوکارمانە و زۆریش پشتیوانمانە ئەجا یەک حاڵەتی تریش لەو کۆی ئەو 825 سەرپێچ پسوڵی سەرپێچیە بڕێکی بەشێکی زۆریان ئەو مارکێت و کۆگانن کە پابند نەبوون بە ڕێنمایەکانی قایمقامێتی سلێمانی لە ڕووی دانانی ئاو خواردنەوە گازیەکان و شەربەت لە دەرەوە زۆر باشە دەستان خۆش بێ دکتۆری ژێ پامێکی خۆی بگەێنە فەرموو وی خاتو شوێنەیە بەڕاستی کاک سەرکۆبن لە حەزەکەم هەموو هاوڵاتیان تێبکەن لە کاری لیژنەکان ئەم لیژدانەی ئێمە 38 لیژنن بەڕاستی بەم چالاکی و ئەکتیڤیتی و ئەدای ئیشکردنەوە لە هەر پارێزگایەکی تری هەرێمی کوردستان لە عێراق لە تەواوی ناوچەکە بەم شێوەیە کار بکرێت بڕاوکەن ئامارەکان دوو هێندە و سێ هێندەی ناو شاری سلێمانیە بێت یعنی بەرزی ئامارەکان خوانەخواستە دەرخەری ئەوە نییە کە خەڵکی شاری سلێمانی و خاوەن شوێنەکان پابەتنین وەکو شوێنەخان ئاماژەی پێدا لە کۆی زیاتر لە 8,000 شوێن تەنها 122 شوێن داخراوە یعنی لە 102 بۆ لە 130 شوێنەکانەکە کە پابەت نەبوونەکانیان هێندە قورس بووە بگەینە داخستن بۆیە لێرەوە دووبارە پیرۆزبایی جژنی ڕەمەزان لە جەنابتان و سەرجەم هەڵات ئێمەش لێرەوە پیرۆزبایی لە نوێنەرەکانی ترتانەکەی ڕێزەکانی کە کەناتوانی ئەمڕۆ لێرە دەستان خۆش بێزانین ئەمڕۆ ئێوەش لە ئەرک و ماندووبوونان با زیاتر لە کاتتان نەگرین بۆی کە بچنەوە سەر ئەرکەکانی خۆتان سپاس بۆ ئێوە کامڕۆ لامان ئامادە بوون دەستان خۆش بێت